هەمیشە وتومانە خانمان هاوشانی پیاوان ئەتوانن کە تواناکانیان بەکاربێنن و بتوانن و هاوسەنگیش بپارێزن و ئەوانیش دەستیان هەبێ لە کارە و بتوانن هاوشانی پیاوان کار بکەن بە خۆشحاڵیشەوە بینین کە ساڵ بە ساڵ پێشکەوتنەکان بەڕێوەیە و لە هەمان کاتیشە خانمان لە ناوچەکەی ئێمە ئێستا بەڵا دەستن و هەندێکیان لە کۆمەڵێک کاروباری وڵاتدا ئەتوانن بڕیاردەر بن بەڵام لەگەڵ ئەمەشا تا چەند گرنگە زیاتر پەرەی پێ بدرێ ئەمەشەکەوێتە سەر حکومەت کەرتی تایبەت ڕێکخراوەکانی ژنان و خانمانیش تا چەند گرنگە خۆیان تواناکانیان بەکاربێنن بۆی کە هاوشانی پیاوان بتوانن لە بازاری کارە و لە بواری ئابووریشە ڕۆڵێکی سەرچیانە بێ ئێمەشەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆی لە سەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەنار کەمال وەکو پسپۆڕێکی ئابووری کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا زۆر بەخێر بێ بیانی باش سپاس دەستخۆشی بەرنامەتان لە یەکەم بەڕاستی تەورێکی زۆر زۆر گرنگە جگە لەوەی خۆم کە ژنم یعنی بڕام بە جیازی جێندەر نییە بەڵام بابەتەکە زۆر گرنگە بێگومان ژنیش ئەتوانێت ڕۆڵ و پێگەی تایبەتی خۆی هەبێت لە ئابووریدا جێدەستی دیار بێت بەشداری هەبێت لە ئابووری نەتەوەییدا بەم شێوەی کە ژنان بتوانن خاوەنی ئابووریەکی سربەخۆ بن من دەستپێکی ئیشەکەم بەوە ئەبێت کە پشبەستن بەو دەقەی کارل مارکس کە ئەڵێت ژنان هەتاوەکو ئابووریکی سربەخۆیان نەبێت ناتوانن با پلیکانەکانی سربەخۆیان سەرکەون بڕواایەکی زۆرم بەم نووسینە هەیە و جەختیشی لێکەمەوە یعنی لە هەر شوێنە باسی ئابووری سربەخۆی ژن کراوە یەکسەر ئەم دەقەم بەکارهێناوە باشە دەستخۆش ئێمە کە باسی ڕۆڵی ژنەکەین و کاریگەریش خانمان لە نێو هەموو بوارە جیاوازەکانە ئەمڕۆ باسمان لەوە کردووە کە لە بازار و لە بواری ئابووریە تا چەند گرنگە خانمان هەنگاوی خۆیان بنێن تاوەکو پاڵپشتیان هەبێ و پاڵپشتیش تا چەند گرنگە خانمان بخاتە ناو بازاری کارەوە بەڵێ بێگومان هەر ژنێک ئەگەر خاوەنی دڵنیام لەوەی کە ئافرەتانی ئێمە کە خاوەنی فکرە و ئایدیای جوانن تاوەکو بتوانن ئەو فکرە و ئایدیا و داهێنانی کە هەیەە بیخەنە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەمە بەسەر پێویستمان بە سەپۆرتکردنێکی مادی ئەبێت و جگەلەوەی معنەویین لە کەسەکە لە خۆیەتی ئەم سەپۆرتکردنە مادیە هەنێ جار لەوە چێ بە بڕێکی کەم بێت کۆمەڵێ فکرە و کۆمەڵە میسۆد و کۆمەڵە ڕێگا هەیە بۆ نمونە ئەوکو ئێستای بینی پرۆژی قەرزی بچووک هەیە ئێمە خانم ئەتوانی شانبەشانی پیاوان سوود وەربگرین لەو پرۆژە بە وەرگرتنی قەرزی بچووکە و بتوانین پرۆژەی بچووک دەست پێ بکەین سەرەتا بێت لە پرۆژەی بچووکەوە دەست پێ بکەین فکرەکان لە پرۆژەی بچووکەوە بنیاد بنین ئەگەر ئافرەتێک یان بڵێن خاوەنی بزنسێکی خۆی بێت فکرێکی بزنسێک بێت ئەتوانێت هەلی کار بۆ کۆمەڵێک ڕەگەزی مێ و نێریش بێ بڕەخسەنێ لە پاڵیا بەوەی مەسەن خۆی خاوەنی فکرەکەی پێویستی بە کۆمەڵێک لە دەستی کارە پێویستی بە کەسێکە بەڕێوەبەر بێ پێویستی بە کەسێکە دایرێکتەر بێ پێویستی بە کەسێکە مانێجەر بێ پێویستی بە کەسێکە ئەدڤێرتایسی بۆ بکە ئەعلاناتی بۆ بکە وای لێ بکە زۆر فرۆشی هەبێت بەم شێوەیە باشە جا جەنابەت باسی ئەوەت کرد کەسێک خاوەنی پیشەی خۆی بێت بە تایبەت خاتوونەکان لانەیە کەسی وە هەلی وای بۆ نەڕەخسێت نەتوانێت بەڵام هەر ئەوەی ببێت کە بە قسەکەی جەنابەت سربەخۆی ئابووری هەبێت دەستی لە گرفانی خۆیان بێ ئەم کەسانە چی بکەن لە چیۆ دەست پێ بکەن بە تایبەت وەکو وتمەکو ئاماژەم پێیا کۆمەڵە فکرە هەیە کۆمەڵە میسۆدێ ئەگەر نەتوانێت خۆی یەکسەر دەست بەکار بێت لە پرۆژەی خۆی ئەتوانێت بچێتە شوێنێک کار کە زۆر کەسمان بینی ئەڵەن ئەم کەسە لە فڵان شوێن دەست بەکار بووە بەڵام دواتر فکری ئەو شوێنەی بردووان فکری و شوێنەشی نەبردبێت فکری خۆی بەکارهێناوە لەگەڵ ئەو ئایدیانەی ئەو شوێنەی ئیشی تیا کردووە ئابوورێکی سربەخۆی خۆی هەبوو بزنسێکی سربەخۆی خۆی کردوێتەوە یعنی ئەتوانێت لە هەنگاوێکی بڵین کورتەوە دەست پێ بکات بچێت لە شوێنێک کار بکات دواتر کە ئابوورەکەی خۆی سربەخۆ بوو ئەنجا ئەتوانێت بزنسی خۆی و ئایدیای خۆی بەکاربێن بۆ بزنسەکەی باش مامۆستا باسیەوەمان کردووە هەمیشە ناوەندە ئاکادمیەکان هەمیشە تۆزێ گلەی ئەومانەی خوێندکارەکانمان کارنامەی دەرچوون وەرەگرن ڕاستەخۆ دانامەزێن لە دام و دەستگایکی حکومەتە بەڵام کار لەسەر ئەمە کرا کە زانکۆ ببەستینەوە بە بازاڕەوە داستۆ بەستینەوە بە هەلی کارەوە کە ئەمە پرۆژەیەکیش بۆ ئێستاش کاری لەسەرەکرێت لە ڕێگەی زانکۆکانەوە تا چەند گرنگە ئێمە هەمیشە پشت بەوە نەبەستین کە من کارنامەی دەرچوومە گرێبێت لە دەستگایەکی حکومەتا کارکەم با هەوڵبین پیشەیەک بۆ خۆمان بدۆزینەوە لەو بوارەی کە کاری تیایەکەین ئەمە تا چەند گرنگە بۆی کە بتوانین ئێمە ڕۆڵی خۆمان یاخو ڕۆڵی خانمان بە تایبەتی لە ناو بازاری کارە هەبێ
بەڵێ ئەمە کەوتە سەر ئاستی هۆشیاری تاگەکان جاران یعنی چەند فترەیەک لەمەوە پێش مەسەن ئەڵێ دەوت بە لەمەوە پێشی دەرچوانی زانکۆت یان پەیمانگاکان چاویان لەوە بوو کە تەخەڕوجیان کرد یەکسەر بتوان لە کەرتی گشتیاواتە لە کەرتی حکومیە کار بکەن ئەمە فکرەیەکی تا بڵێم تەقلیدیە زیاتر لەو کۆمەڵگایانەیە کە توانای کارکردنێکی زۆریان نییە چونکە ئەم ئایدیایە پەرەی سندووە ئەم شتە پەرەی سندووە لە پاڵ کەرتی گشتیا کەرتی تایبەتیش ئێستا ئەگەر سێریکەی ئەگەر تەرکیز بێ زۆرینەی خانمەکان لە کەرتی تایبەتیە ئیشەکەن تاوەکو کەرتی گشتی جگە لەوە ئەگەر سێرکەی کۆمەڵێکی کۆنن وەجبە کۆنەکانن کە دامەزراون یان کەیسی تایبەتیشمانەیە کە تازە تەخەڕوج دامەزرا بەڵام زۆرینەی وەجبە پێشوەکان بەڵام لە پاڵ ئەوەشە خانمان هەر نەوەستاون ئەگەر دیقەت بیت هەمووی لە شوێنەکانە کار ئەکەن یعنی سەری مارکێتەکان کە سەری پرۆژەکان کە هەر بۆ نمونە نایکەم بە ڕیکلام بۆ هیچ شوێنێک پرۆژێکی تایبەت بە دروستکردنی یان بەرەمهێنانی شیرەمەنی و نان کە کۆمەڵێک ئافرەتیایە دەست بەکارەکە ئەمە ئیلاقی بە کوالیفایەوە نییە پێش بە شەهادە نابەسێ بڵ ئەبێ ئیلا شەهادەت هەبێ ئەنجا کارکەی کەواتە ئەم ئەبێ دیقەت بین لەوەی ئەم فکرەیە پەرەی سندوو چۆتە ناو کەس کۆمەڵە کەسانێکەوە کە تەنانەت شەهادەشیان نییە و ئەیانەیە کار بکەن و ئابوووریکی سەربەخۆیانە بەڵام دڵخۆشیشین کابینین ێستا لە مۆڵەکانە لە بازاڕە کچانی گەنج ینی کارەکەن لەسەر دوکانەکانن ینی بە شێوە لە شێوەکان ئەمە بۆتە شتێکی واقع ینی بۆەوەی کە بتوان ئەمانی هاوشانی ئەمە چۆن پەرەی پێبین ینی بۆ نمونە هەنگاو بنێ بۆی کە کاری باشتری کەش بکەن ئەمە پەیوەندی بە ئاسی هۆشیاری تاگەکانەوەی هەتاوەکو تاگەکانمان هۆشیارتر بن دەستکراوەترن لەوەی کە چ جۆرە کار بیانێ بیکەن بەمەرجێ لەگەڵ عادات و تەقالیدی کۆمەڵگەی کوردەواریە بگونجێ ئەو کارە چونکە ئەگەر سیر بکەی سەیری مێژوو بکەیت کۆمەڵێک کار لە کۆندا بۆ ئافرەت هیچ شیاو نەبووە ئافرەت تەنها بەرەمهێنانی وەکو مەکینە و بەرەمهێنانی مناڵ و پاکردنەوەی ماڵ دەوری بینی و کاری کردووە بەڵام ئەم شتە خۆشبەختانە گۆڕاوە ئێستا جیاوازە بەڕاستی ژنان شان بەشانی پیاوان کار ئەکەن ئێستا ژیانیش ئەوەنە تعقید و ئالۆز بووە تەنها بە یەک لا ناڕۆ ئەبێ هەردوو لە ئەم هاوسەنگی ژیان ئەم باڵانسە ڕابگرن بە یەکەوە کار بکەن بۆی بتوانن بژین تا چەند گرنگە ئێمە خانمانمان هەر لە گەنجێتیەوە خۆی لە بوارێکا ببینێتەوە ئەو کارێک کە خۆی حەزیلێتی زیاتر پەرەی پێ بە و بوێری خۆشی زیاتر لەو کارەیە ببینێتەوە بەڵێ وەکو باسمان کرد یەکەم شت کە گرنگە زۆر ئەو کەسە بتوانێت ئەو شتە لە خۆیان کە بەدیئەکە بتوانێت گەشەی پێبات کاری لەسەر بکات و دواتر خێزان زۆر گرنگە تەنها ئاستی هۆشیاری تا گرنگ نیە چونکە تاکەکان لە چی وەرەگرن لە خێزانەکانیان وەرەگرن وەکو ئەو راپۆرتەمان بینی لەوە ئەچێ لەگەڵ کەلتورەکانە وا گونجاو بێن نەشتۆتە دەرەوە هەر لە ماڵەکەی خۆیان لە پاڵ حەزەکەی خۆیان توانێتی بڕێک لە پارە و داهاتێک پیا بکات کە ئەمە ئابوووریەکی سەربەخۆ بۆ خۆی بەدەست ئەهێنێ و بینیشم کە بەتەمایە بیکاتە براندێکی جیهانی بۆ خۆی ئەم شتەمە کارێکی باشە و دەستخۆشی لە یەکەم من لێرەوە و لێرەش دڵنیام زۆرینەی خانمان بیرۆکە و ئایدیایان هەیە بەڵام تەنها پێویستیان بە سەپۆرتێکە هاندانێک بێ لەوانەیە معنەوی مادیش نەبێ ئەو هاندانە معنەوی بێت لەوەچە پارەکەش هەبێ بەڵام یەک سەپۆرتی معنەوی جەمپێکی پێەکە ئیشەکە دەست پێکات و ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کەواتە بە کۆی قسەکان ئاستی هۆشیاری تاکە لە خێزانەوە وەرەگرێ زۆر گرنگە معنەویان سەپۆرتی تاکەین خێزانەکان سەپۆرتی ئافرەتان بکەن کە بچنە بواری کارکردنەوە و ئابوورێکی سەربەخۆیان هەبێ و بەمەش کەسایەتێکی سەربەخۆیان هەبێ و لەسەر پێی خۆیان بۆستن باشە جا باسی ئەوەت کرد بە ڕێزت کە بۆ نمونە هەرم کچە جوانە لە ماڵەوە خەریکی ئیشکردنە لە باڵێن ماڵەوە بەرهەمەکانی جالانەی ڕادستی بازار بکە ئێستا هەر ئەم بابەتە زۆر بەرفراوان بووە تا خاتونەکان لە ماڵەوە هەنێک جار بە شێوەی ئینتەرنەتی خەریکن کارەکەن با لەسەر ئەم بازاڕە نوێش قسێ بکەین ئەم شێوازی کارکردنە نوێیە بڵێ وەکو ئاماژەم پێ کەلتور زۆر گرنگە کەلچەر هەنێ جار ڕێگە نایەت بە خانمان هەنێ جۆری کار هەیە بیکەن هەنێ خێزان بەڵێ ئەتوانێت چی بکات لە ئۆنلاین لە پیج ئەتوانێت لە پیجی عالەمیان لە پیجێک محەلی بە هەر شوێنێک بێت ئەتوانێت شمەک داواکە و بە پێی خواستی خەڵکەکە شمەکەکان ئەڕستکات و خەڵک بتوانێت ئۆفەری بڵین ڕغبەتی لەسەری هەبێ و دیماندی لەسەری بێ خواست لەسەری هەبێت داوای بکە هەم بڕێک پارە ئەخاتە سەر شمەکەکە هەم پارەی گەیاندن و دیلیڤەری و هەنێ شت هەیە ئەتوانێ وەرگێ بەمەش بڕێکی کەم بێ زۆر بێ لە داهات ئەتوانێ وەرگێ بەمەش بە جۆرێک لە جۆرەکان سەربەخۆی لە داهاتی خۆیان وەربگرێت تا چەند گرنگە ژنان لە بوارە
جیاوازەکانە هەر لە بواری و ئابوووریەوە بگرن هەتاکو بوارێک وەک چالاکیەکی ئەدەبی لەم جۆرە بەشداریان هەبێت چی لە کۆمەلگاکات بەشداری ژنان بەڵێ ڕۆڵی ژنان لە هەموو بوارەکانە گرنگە چکە بوارەکانی ئابووری جۆرا و جۆرن و لە ڕێگەی ئەم جۆرە ئەم جۆرە ڤستیڤالانەیە مەسەن لێرەیە لەلایەنی ئەدەبیەوە ئەتوانن خانمان چیان هەیە عەرزی بکەن چیان هەیە دای بنێن ئەمەش جگە لەوەی کە حەزەکەی خۆیان لەم جۆرە کارانەیە فراهەم ئەکەن ئەوەی لە پاڵ ئەوەیە کە حەزی خۆیانە لەگەڵیشیە بڕێک لە پارە و لە داهات بۆ خۆیان بەدەست ئەهێنن کە ئەمە ئەگەر بڵێ کەسەکە پێویستیشی پێ نەبێ زۆر کەسم بیسۆ زۆر کەس گوێم لێ بووە کە ئەڵێ من لەلایەنی مادی و هیچ پێویستم بەو کاریان بەو چالاکیێنە بەڵام بەس حەزم لێتی زۆرجار ئەم چالاکیانش سەر کۆلینک دروست دەکات بۆ کەسەکان وایان لێکات زیاتر بتوانن لەسەر ڕێڕەوی سەرکەوتنا بن بەڵێ بۆ نمونە لە شتێکا لە فستیڤالێکا بەشداریەکەی پلەیەکی باش بەدەستێنی سەرکەوتو بێ ئەمە ئینهاسێکە بێ بە تۆ وات لێکا پاڵ پێوەنێ زیاتر بەرەو ئیشەکە بڕۆیت و گەشە پێدانی لە ئیشەکەیا بکەیت مامەسا باباسێکی بگەڕێنەوە بۆ ئاستی ئابووری خێزان ناهەمواری ئاستی ئابووری خێزان زۆر کار لە ساڵانی ڕابردووە کە بارودۆخەکە باش بوو خانمان بیریان لەوە ناکردەوە کە کۆمەڵی هەوڵی جیاوازتر بن بەڵام ێستا هەوڵەکان هەیە بۆ منە خانمێک لە ماڵەوە دەستی کاری خۆی بۆ منە خواردن دروستەکە و ئەینێرە بۆ شوێنەکانی کە بۆی کە بتوانێت کار بکات ئەمە تا چەند گرنگی بێت بەڵێ لە پاڵ خراپیەکانی ئەم قەیرانە ئابووری کە هەمانە ئەتوانین بڵین کۆمەڵێک باشیشمان هەیە کۆمەڵک تەجروبە هەیە کەوا لە ئینسانەکە تەجروبەی خراپوە لە ئینسان ئەکات دروستی ئەکات وای لێ ئەکا پاڵی پێئۆنێ بەر ئەوەی کە شتێکی باش ئەنجام با بۆ نمونە پێش ساڵەکانی تا 2013 گوێمان لەوە نەبووە کە فلان پیجمان هەیە کە پیجێکی دیاریکراومانەیە خانمان تیا خواردن دروستەکەن شیرینی دروستەکەن چنین و کاری دەست ئەکەن ئەم شتانە نەبووە بەڵام لە پاڵ خراپی باری ئابووریە ئەمە هاندانێک بۆ خانمان بۆ ئەوی داهاتێکیان هەبێ و بژین کار ئەکەن جگە لەوەش لەوە ئەچێ لە پاڵ ئەوەشە کە ئاماژەم پێ حەزێکی خۆی بێ بە دڵنیایەوە هەر کارێک کە کرد حەزی لەگەڵانە بوو سەرکەوتو نابیتایە ئەبێ حەزت هەبێ بۆ ئیشە بۆ کارە ئەنجا ئەتوانی گەشەی پێبیت ئەنجا ئەتوانی تای سەرکەوتو بیت وایە لا دوایە وەک خاتونێکە خۆت لە بوارەکە مامۆستا کەنار خاتونەکان زۆر جار لەگەڵەوەی کە هەوڵی زیان بەڵام ئەڵێن ئێمە دوو بەرابەری ڕەگەزی بەرامبەری خۆمان ئەبێ هەوڵ بین بۆ دەرکەوتن و بۆ سەلماندنی خۆمان چونکە بەداخەوە هۆکارە دەرەکیەکان تا ڕادێک لانە لەبار وە هاوکار نەبن بۆ خاتونەکان لا دوایە وەک خاتونێکە خۆت لە بواری با بڵێن دەرەوە ئیشەکەیت و لە بواری زانکۆیە بەڕاستی ئەم گلەیەی خاتونەکان لە جێ خۆیەتی بۆ هەنێ حاڵەت بەڵێ وایە بۆ هەنێ حاڵەت وانێ چونکە دیسان ئەمەکێتە سەر تاکەکان خۆیان من چۆنێک بتوانم ئەو داهاتەی هەمە چۆن بەکاری بەرم چۆن سەرفی بکەم چۆن بڕیار سەرفکردن بۆ بەشداری لە بوارە جیاوازەکانە دیسان ئەو داهاتی ئەتوانم بەشداری بکەم لە بوارە ئابووریەکەیان بۆ دەستەبەرەکە بەڵێ ئەماژەکەی من لێرە ئەوەیە ئەو پارەی کە هەم ئەزام چۆن سەرفەکەم بۆ نمونە لە پاڵ ئەوەی کە من پارەکەم دەستکەوتووە لەوچە فکرەیەکی بزنسی هەبێ بتوانم هەمووی سەرف نەکەم کۆلێکتی کەم دوایە لە پرۆژەیەکە پارەکەم بخەمە گەڕە و پارەکەین پێ دەبڵیکیت و زیاتر و زیاتر بکەم بەڵێ ئەمە بەپێی ئاسی تاکەکان ئاسی هۆشیاری سەرفکردنی پارەیان ئەگۆڕێ دیسان بەڵێ لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە تمۆحی من لەگەڵی تویان فەرقی هەیە باشە بەم شێوەی جیاوازە باسی واکەین کە خانمان تا چەند ڕۆڵی خۆیان هەبێت تا چەند هەوڵەکانیان بەردەوام بێت تا چەند بتوانن لە بازاری کارا بن و ئابووری خۆیان بەدەست بێنن وە لە هەماڵ هەموو هەمانەیە پێویستیان بە پاڵپشتیە پێویستیان بە خێزانە پێویستیان بە کۆمەلگایە پێویستیان بە کەرتی گشتیە کە پشتگیریان بکرێ بۆ منە باسیەوەت کرد کە ئێستا توانێت سولفەیەک وەرگریت و تۆ کارێکی پێنجام بێ بەڵام ئەو دابوونەریت و کەلتورەی کە ئێمەش هەمانە لەناو کۆمەلگای خۆمانە تا چەند گرنگە پاڵپشتی خانمێک بین بۆ نمونە کە لە بازارە ڕۆشین لە قەرەباڵغی خانێکمان لە دوکانێکا بینی هەوڵ بین زیاتر دەستخۆشی لێ بکەین هەوڵ بین زیاتر هانی بین نەوەک هەوڵ بین بۆی کە چۆنم خانمەم ئیشاگە چۆنە بێتێت سەرکار بۆ ئەوەی کە تواناکانی زیاتر بەکاربێنێت چونکە کە ئەمە خانمێک بینی خانمێکی تری چاوی لێەکە چۆن ئەمە هەوڵی بۆ بێگومان لایەنی کۆمەڵایەتی تەسیرێکی زۆر زۆر ئیجابیش و سلبیشی ئەبێ لەسەر باسی خۆم ئەەکەم کەسایەتی من کە بمەوێت کارێک بکەم ئەگەر ئاستی هۆشیاری خێزانەکەم
ئەوەنە بەرز بوو کە ڕێگایان نابە من کارێ بکەم کە لەگەڵ کۆمەلگایە گونجابێ لەگەڵ عادەت تەقاعددا گونجابێ بەڵێ و لە کاتی کارکردنەکەما تۆیت ئەمیەت خەڵکی تریە دەستخۆشیم لێکە هانم ئەیە وام لێ زیاتر پەرەبم بە ئیشەکە خەڵک ئەم بینێت چاوم لێکە ئافرەتی تر ئەم بینێت ئەڵێ ئەو بزنسی خۆی هەیەیان ئەو ئیشێکی تایبەت بە خۆی هەیەیان ئەو هەوڵیا ئەو ئیشە هەیە بۆ من نەمبێت کەواتە ئاستی کۆمەڵایەتی تاگەکان زۆر گرنگە ئاستی هۆشیاری خێزان زۆر گرنگە ئاستی هۆشیاری تاک زۆر گرنگە جاری وایە خێزانەکەش سەپۆرتەیەکە بەڵام تو خۆ سەپۆرتی نەفسی خۆ ناکەی ئەڵی تخوا عیب نیم بچمە و ئیشە بکەم کەواتە ئاستی هۆشیاری تاکیش زۆر گرنگە لە پاڵ خێزانە تاکان زۆر گرنگە چەندێک سەپۆرتی مادی گرنگە سەپۆرتی معنەویش ئەوە گرنگە باشە ڕێکخراوی ژنان تا چەند کاریگەریان هەیە لەم بوارەیە بۆ نمونێسا چەند ڕێکخراوێکمان هەیە کە داوای داکۆشی لە مافەکانی ژنانەکە بەڵام ئەم ڕێکخراوە هەوڵیش بە لە ڕێگەی کۆڕ و سمینارەوە لە ڕێگەی هاندانی خانمانەوە لە ڕێگەی ئەوەی کە ئەو ترسی لای خانمانێک کە بە ڕێزباسەکەی کە پێی ئەڵێ ئای بە من چۆن ئەمە بکەم ئەمە نەمێنێت بتوانێت کاری خۆی بەردەست بات. ڕاستە تا ڕادێکی زۆر من ئەوم نەبینی و ڕێکخراوەکانی ژنان سەپۆرتی ژنان بکەن چونکە سیرکە ئەوانی کەیبینی ئیشەکەن کە قسەیان لەگەڵاکە هیچ ڕێکخراوێکی ژنان نەبووە سەپۆرتیان بکە بڵێت تۆ بڕۆ بزنسی خۆ بکە ئەو کەسا بێ شتە لە خۆیان هەبێت مۆهیبەکەی هەبێت و بوێریەکەی هەبێت ئەجا ئەتوانێت بەڵام ئەوانش لەوە ئەچێ هۆکارێ بن کۆنفرانسێکیان کرد بێ پانێڵێکیان کرد بێ تەسیری پۆزتیڤی خاڵێک لە خاڵەکان تەسیری کرد بێ لەسەر کەسەکە بەڵام وەکو خۆم نەمبیستە و نەمبینیەوە بڵێ ئەمە ڕێکخراوێکی ژنان سەپۆرتی کردوم ئەم ئیشاکەم جۆم لێ نەبووە نازانم ئیتر ئەگەر ڕاستەوە یا هەڵەبم ئەویان نازانم. زۆر باشە جا بۆ خاتونە کە بە تایبەت سەرمایەیەکی زۆر کەمی هەیە دەیەوێت لە سفرەوە دەست پێ بکە تا چەند داهێنانی ئابووری گرنگە ئێستا ئەبینین کۆمەڵێک لە خاتونەکان بۆ نمونە ئیشی دەستڕنگێنی ئەکان سەرمایەکی کەمی ئەوێت لانەیە هەر لە ماڵی خۆیانەوە بتوانن ئەم کارە بکەن بەڵام بوارەکە ئەبینین خەریکە ئیتر زۆر بەرفراوانە بێت و زۆر کەسەکان سەرقاڵی بوون واتامە لانێ ڕکابرایەتەکەی کردوەوە وایە و ئەمە بە پێی بازار لانێ باڵێن داهاتیان کەم بکاتەوە لەم نێوەندە بابەتێک وەک داهێنانی ئابووری جەناب چۆن باسی ئەکەی بەمان چۆن بتوان لە بوارەکەی ئەوایە داهێنانیان هەبێت بەڵێ هەموو شتێکی ئابووری لوبێکی تایبەتی خۆی هەیە بتوانێت بە کەمترین تێچوون زۆرترین بەرەم بێنێ و زۆرترین بڕی قازانجی دەستکەوێت جا ئەو کەسی ئیشەکە ئەکە ئەبێ یەکەم شت بیر لە نرخەکەی بکاتەوە بە نرخێ بێت بتوانێت منافەسە و کێبڵکێ بکە لەگەڵ ئەو کەسانی کە هەمان بەرەمە هێنن و بتوانێت کوالیتەکەی باشتر بێ و شتەکەی ئەتراکتیڤ و سەرنجڕاکێشتر بێت تەسەورەکەم بتوانێت کەسێکی سەرکەوتوو بێت ئەگەر بتوانێت بە تێچوونەکەمەکەی کۆمەڵک بابەت سوشیال میدیا ئەمانە زیاد بەڵێ ئەوانش تەسیریان هەیە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە مامۆستا ئێمە باسی خانمانەکەین بە گشتی ئێساگەر بۆ نمونە خانمان لە ناو شارەکانە بن لەوانەیە تۆزێ کاراسانیان بۆ هەبێ وەک لەو خانمانی کە دوورە دەستن لە گوندەکانن باوەشمان بیر نەچێ هەندێک خانمانێت توانایەکی زۆر باشی هەیە بەڵام لە گوندێکە نیش دوورە لە شارەکانەوە تا چەند گرنگە هەوڵ لەگەڵ ئەوانە شا بدرێت کە بتوانن سوود لە تواناکانیان بین و کارەکانیشان بەتایبەتی خۆت بەڕێزی مامۆستای لە زانکۆ هەندێک تەلەبەکانە لەوانەیە لە دەروی شارن کە لە لای تۆ تەلەبن تا چەندەمانە هاندیان بدرێت کە کاری خۆیان و توانای خۆیان بخەنە بەردەست. بەڵێ فکرێکی جوانە ئەمە ڕاستە ئەو فکرە و ئەو ئایدیایی لای ئەوانە هەیە کە لە دەرەوەی شارن من بە تەجروبەی خۆم ئێڵم تەلەبەکانم فکرەی وایان پێ یعنی هەر لە نووسینە مامۆستا فڵان نووسین بۆ نەکەین نووسینیش بەڕاستی بزنسە ئەتوانی نووسینەکەت بڵاو بکەیتەوە بڕێک لە پارەوەک و پاداش وەربگری ئەمەش هەر فکرەیە فکرەی جوانیان پێ و ئەگەر سەپۆرتیان بکرێت هەم مادیەن هەم معنەویەن تەسەور ئەەکەم ئاستێکی باش و بەرفراوان هەبێت لە کاری ژنان لە ئابووری یعنی دەستیانی ئێوەی مامۆستا و دکتۆرە بەڕێزەکان لە ناو زانکۆکانە تا چەند گرنگی هەیە بۆ ئەوان بە دڵنیاییەوە بە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بێت یان بە کۆنفرانس بێ یان بە پێشکەشکردنی سیمینار بێ ئەمانە تەسەورەکەم ئاستێکی بەرچاو ببینێ لە بەرەو پێشوونی ڕۆڵی ژن لە ئابووریە تەکیدم دڵنیام لەوە کەمە گۆڕانکاریەک دروستەکە و یەک شتی تریش بیرمان نەچێ یعنی ژن هەر زۆر لەوە زیاترە تەنها کار بکات لە کاری ماڵەوەیە یاخود لە کاری چنین و خواردن دروستکردن و نازانم ئەم جۆرە کاران بەوە دەستێنانی داهات ئەگەر دیقەت بین زۆرینەی ژن واتە ئافرەت ڕۆڵی تایبەتیان هەیە لە پێگەی وایەن کە جیهەی بڕیاردەرن ئەتوانن بڕیار بن بەڕێوبەری خوێندنگان دکتۆری جامیعان مامۆستای جامیعان عنی بەم شێوەیە ئەتوان لە ئاستێکی باشی بڕیاردانە دەستی باڵایان هەبێ تەنیا ئەبێ متمانە بکرێ بە تواناکانیان سەبێت خبرە
توانە مەهارە بەڵێ ئەمانە هەمووی پێویستە ئیشی لەسەر بکرێت بەڵێ زۆر سپاس مامۆستاکە ناڕوا ئامادەبوونت سپاس بۆ زانیاری جوانەکانت